بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد براني خوشويستم ما وساني برزم السلام عليكم ورحمة الله وبركاته وسپاس وستایشی خوای پروردگارەکەم کەوا لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە تەنها وەکو تەسکیرەیەک ئینشاءالله بێئەدەبی نەبێ لە ئاستی مامۆسای بەڕێز و خۆشەویستم مامۆستا هەوری مامۆستا سەفەر خوای گەورە نمونەیان زیاد کە یا ڕەبی من خۆم بە قوتابیەوە نەزانم ئینشاءالله برا بەڕێزەکانم والله خۆم بەشیاویەوە نازانم کە لە خزمەتتانە هیچ قسەیە بکەم لێرە خوای پەروەردگار بۆ خاتی ئیسمی عەزەمی خۆی خلاصێتی زیاترمان پێ بەخشێ و ئەو ڕێچکەی کە لە ڕێگەی مامۆستا بەڕێزانەوە فێر بین خوای گەورە بەردەواممان کا و عاقبەت بەخێرمان کە وەکو مامۆستای بەڕێزم ئاماژەی پێدا. برا خۆشەویستەکانی من بەبێ گومان هەموو ئافاتی ئینسان کە تووشی ئەبێ لە دڵ و لە زمانیەوەیەتی. ئافاتی ئێستاش کە زۆر بەربڵاو لە ناو خەڵکیە ئافاتی زمانە کە گوێ نادا بەوەی کە چی ئەڵێ و لە مەجلیسەکانە چی باسەکە تاوەی بگاتە ئاستەوەی کە گەنجی وا هەبوو توێتی مامۆستا وەڵڵا دانیشتم لە شوێنێکە بە حسابی خۆم کارێکی باشم کردووە حەدیثم بە درۆ باس کردووە والعیاذ بالله. دوایی کە ئەو حەدیثەم بیستوە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو هەر کەسێک درۆیە بەدەم منەوە کا با مەقعەدێ لە ئاگرا بۆ خۆی دیاریکە ئێستا پەشیمانم. لەبەرەوە بەڕاستی برا بەڕێزەکانی من ئەگەر سەیرێکی ژیانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ هاوڵانی بەڕێزیە ئیمامی بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵەوەی کە عەشەڕی مبەشەرە بووە لەگەڵەوەی کە لە هەژدەرگای بەهەژ ناوی ئەخوێنرێتەوە بەڵام بەردێک لە ژێر زمانیا بووە کاتێ بیویستایە قسەیە بکا بەردەکەی دەرێنە ئەمجا قسەیە کرد. پرسیاریان لێکەوتیان خەلیفە بۆچی ئابۆ شێوازە قساکەی؟ فەرمی وەڵی خەمی ئەوە مەکەوە ئەم قسێ بکەم لەسەر میزانی شەڕەکانم بنووسرێ بۆیە ئەگەر بێت و قسەکە چاک بێ کەمێ دوامە خابەسقەی نابەردەکە دەرەکەم و ئەو جا قسەکە مەکەم بەڵام ئەگەر خراپێ بەردەکە ڕێگەم لێگرێ لەوەی کەوا قسەیە بکەم. ئێمە زۆر جابرا خۆشەویستەکانی من لە کوردەواری خۆمان ئەگەر کەسێک وحدەیەکی فری پێ بێت تەلەفۆنی بۆکەی کەوا جەڕەسێکی بۆکەی کەوا تەلەفۆنە بۆ بکاتەوە ئیتر بەسەرهاتی خۆتی لەگەڵا گێڕیتەوە هەر چیەکت پێویست بێ باسیەکەی لەگەڵیا بەڵام ئەگەر وحدەی خۆت سەرف بکەی لەوانەیە سەلامی شیرێنەکە یەکسەر ڕاستەخۆچیتە ئەسڵی مەطلەبەکە ئەسڵی بابەتەکەی لەگەڵا باسەکەی بە پەلاڵی یا تەلەفۆن بۆکە یا وحدەم کەم پێ بە قوربان لە کورتی بیبڕەوە بۆ چونکە پارەیەک و مادەیەکی دنیاوی لێ سەندێ یان لێت ئەڕوا لە کاتێکە الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هیچ وتەیەک لە زمانی من و تۆ نایەتە دەرەوە کە ئیلا لە لای ڕقیب و عتید تۆمارەکرێ کە ئەبنە شاید بەسەرمان و لە ڕۆژی قیامەتە. ئەوەی کە ئێستا لای من و تۆ سادەیە کە مەجلیسەکان ئەڕازێنرێتەوە بەشتی دنیایی هیچ باسێکی قیامەتی تیا ناکرێ باسی خواناسی تیا ناکرێ بازاڕەکانمان شوێنە گشتیەکانمان هەمووی تەنها لەسەر دنیا و پارە و مەنسەب و ئەو شتانە ئەڕۆن. خەڵک ئاگای لە قیامەتی خۆی نەماوە کاتێک بە خۆی زانێ لە شوێنی خۆیاکەوێ. من ماڵەکەم بەرامبەر گۆڕستانم پند و عیبرەتی باشم لێوەرگرتووە جاری وایە مناڵەکانی شوێنم بەرامبەر گۆڕستانەکە وەستین تۆزە بیر لەوانە بکەینەوە کە وەفاتیان کردووە تیانە خاونی ئەو پەڕی شەهادەیە تیانە ئیتر ئەوەی کە لە دنیا تۆ بە دوایەوەیت ئەو دەستی کەوتووە و بەڵام لە کۆتاییشا مردۆ گەڕاوەتەوە لای خوای پەروەردگار. لە شەوانی ڕابردووە کۆمەڵێ برا بە میوانیاتم بۆ ماڵمان لە کاتی خواحافیزیە گەڕەکەکەمان چۆڵە عادەتەن بەس کاتێک کە مردوویەکەێنە ئیتر جێگەی سیارەش نامێنی ئەوە نە قەرباڵغە بێ لە بڕا قەرباڵغیاتە خوار و برایانە بەلایەنەوە سێوتە ماوەسەوە خێرە چی ڕووی داوە وتم ئەو کەسەی کە هێنن بۆ گۆڕستانە ئێستا ئەویش وەکو ئەو سیارانە دوای چەندین مەیتیتر کەوتووە لەگەڵ یانە هاتووە و ئێستا ئەو خواحافیزی دێکرێ. ئێمە شەبێت تۆزێک لێرە پند و عیبرەت وەرگین برا خۆشەویستەکانی من. ژیانی دنیا ژیانێکی کەم و کورت و کاتیە بۆ ئەوە نییە کە وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی پێدا ئێمە دانیشتین خەریکی جیدال و مناقەشە و قسەی بێسوود و یان بە کۆمەڵێک فروعاتەوە سەرقاڵمان کەن ئەسڵەکانمان لەبیر بەرنەوە ڕێوشێنی پێغەمبەری خوامان لەبیر بەنەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام هاوڵانی بەڕێزی کە چۆن ژیاون لەبیرمانی بەرنەوە بە کۆمەڵێ فروعاتەوە وەکو مامۆستا فەرمی ئەم بڵێت گرنگەوەیەکەوە زاڵ و بەسەر ئەوی تریانە لەسەر بەتاڵیشە هیچی لەسەر ئەسڵ نییە برا خۆشەویستەکانی من تەنها مەشغوڵکردنی خەڵکی مسلمانە. الله سبحانه وتعالى فەرمی ئەگەر نیزاعێک کەوتە نێوانتانەوە بگەڕێن و فەڕودوو إلى الله والرسول ئەوانە گەڕێنەوە بۆ لای کەسانێکی تر کە ئەوانیش بۆ خۆیان باتڵن بەحساب ئەوان سوڵحیان کە لە نێوانیانە بۆ سمزانە کامیان لەسەر حەقە بێ بەڕاستی. لەبەرەوە براکانی من ئافاتی زمان زۆر خەتەرە عولەما ڕەحمەتی خۆیان لەسەر بێ لەوانە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ فەرمێ دائیمەن کە پرسیارێکیشی لێکرایە تۆزێک ئەوەستا ئەمجا جوابیەدایەوە یانەوە بۆچی جواب نادیتەوە ئیمامی ئەحمەدەی وەڵڵاهی چاڕوانی ئەواکەم بیر لەواکەم زانم چێتە سەر تای چاکەکانم یا تای خراپەکانم پەنا بەخۆ ئەوە حسابیان کردو بۆ وەڵامدانەوەی پرسیارێکی شەرعی. ئێستاش لەگەڵ تۆزی هەڵە تۆقەی کاتێک بە خۆزای مفتیە حساب بۆ هیچ مامۆستایە ناکە نامیلکەیەکی خوێندێتەوە وەڵڵاهی زمانی عەرەبیەکەی ڕەوان نییە
دێ فتوادا لەسەر ئەم تەکفیرەکە ئەو مسلمانەکە و فاسقەکە یعنی بوتە بێژ بۆ هەموو شتێک پەنا بەخوای گەورە چاویشی بۆتە زەڕەبینێک بەسەر تەنها هەڵێ ئەو مامۆستا بەڕێزانەوە ئەگەڕێ کە ئومێدی ئەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕوتەن کە ئومێدێکی خێران پیان ماوە لەبەرەوە براکانی من کاتەکانی ئێمە زۆر گرنگە کە بەشتی بەتاڵەوە سەری نەبین ئافاتی زمان ڕەحمەتی خوا لە عولەما بێ کە بۆیان ڕوون کردوێتێکێک لەوانە فەرموون فزول الکەلامە زۆر قسەکردنی بە بێمەبەست ئینسان لە هەر مەجلیسێکا دانیشێ زۆر قسە بکات کە ئینسان زۆر قسەشی کرد هەڵەش زۆرەکە براکانی من الله سبحانه وتعالى دوو گوێ پێبەخشین کە زۆر ببیستین یەک زمانی پێبەخشیوین کە کەم قسەی پێ بکەین کە محاسبەی لەسرە وەکووتم ئێمە حسابەکەین بۆچی بۆ وحدەی تەلەفۆنەکەمان بەڵام حساب ناکەین بۆ ئەو هەموو قسەی کە بە زمانمانەیکەین کە هەمووشی تۆمارەکرێت لە ڕۆژی قیامەت ئاشتی وات بۆ لێ درێتەوە سوێن بە الله سەرتە سوڕمێ کە ئەسڵان خۆت لە خیاڵتانە ماوە لەو ماوەی ڕابردووە برایەکی بەڕێزم کە لە ئەوروپا پێکەوە بین تەسویرێکی 10 ساڵ لەمەوە پێشی فشاندامەوە یەکێ لە وڵاتانی ئەوروپا بڕواتانە بێ لە بیرم نەما بوو خۆم باشە ئەو منم ئالەویا لەگەڵتان تێ ڕۆڵاوە توی لە سەیرانەکە پێکەوە بووین دەوەرە تۆ 10 ساڵ لەمەوە پێشی لە بیر نەماوە برا خۆشەویستەکەی من ئەی ئەو هەموو شتێک کە لە ڕۆژی قیامەتە لە بەرچاوتە عەرزەکرێ چی جوابی خوای گەورە ئەدەیتەوە لە پێشچاوی مەحشەرە کە محاسبەت لەسەر یەک لە دوای یەکی گەنجی وای کو مامۆستا فەرمووی لەگەڵ خێزانە مامەڵێکی ناشرینی هەیە وەڵا لێ مامۆستا بۆ نوێژی بەیانی هەڵناسێ لەخەو کەچی لەسەر بابەتی وام ناقەشاکە لەسەر من هەرچی بابەتێکی شەرعی بێ کە سابت دێ لەسەر ئافرەت تەطبیقیەکە لەسەر من بەڵام خۆشی هیچ منهەجێک تەطبیق ناکە کە الله سبحانه وتعالى و پاشان ڕسوولەکەی لەسەر پیا و فەرزیان کردووە دەبەرە براکانی من ئەبێ وریابی نەکو مامۆستا فەرمی بەڕاستی ئینسان ئەمڕۆکە خەڵکی بەگشتی سەیری کردەوەی خەڵکەکە چەندێک بۆ خوا سوڵحاوی لە نێوانی خۆت و خوای پەروەردگارایە بەڵام ئەوەی کە لەگەڵ خەڵکا معاملە ئەەکەی تێکەڵە بی ئەو سەیری تۆ کاوکو مسلمانێک سەیری تۆ کاوەکو کەسێک کە پێشەنگی بە دینەی خوای پەروەردگار لە وڵاتی فنلەندا شێخێکمانە بوو خەڵکی جەزائیر بوو ئافرەتێکی نەسرانی مارە کرد بووە منەقەبە تەوبەی کرد گەڕایەوە لە کەنیسا بوو خوای گەورە دووسێ مناڵی پێبەخشی هەر کەسێک گەنجێک لە ئەوروپا کە ژنێکی مارە کردایە پێمە براکەم ئەگەر مسلمانی شەوریابە دەستکەوتنی ئافرەتی ئەوروپی ئاسانە بەڵام ژیانکردن لەگەڵ یا سەختە چونکە کولتور و عاداتی خۆی لەدەست نادا و ئافرەتە و بە تایبەتی ئافرەتی ئەوروپیش ناوێ باسی ژنی دووەم و سێم و چوارەمی لەگەڵا بکەی کە هێنا دەبێت لەگەڵ یا بمێنیتەوە و سابر بی لەسەر ئەو ئازارانەی کە توش دەبێت لە ڕێگەی ئەم ژنەیە ئەم پیاوەستا توو ژنی دووەم هێنا ئەم ئافرەتەی وا لێ کرد بۆ ئەسبابێک کە وازی لە دینەکە هێنایەوە و چۆ ناو کەنیسە و بێباوەڕەکانیش بە دوای شتێکی یاواگەن کە بیکەن بە ڕاپۆرتی ئەو مسلمانانە حاڵی ئافرەتان و مناڵان چی بەسەرێنە شوێن حەز و ئارەزوویەکی خۆی بکەوێت تاوەکو ژیانی ئەم ئافرەتی وا لێ کرد کە زاڵنەوە بەسەر خۆیان بۆ خۆی بێدینی کردەوە و گەڕایەوە ناو کەنیسە و مجابوو بە ڕاپۆرتی کەناڵەکان چونکەوان ڕەخنەیان لە ئیسلامە ڕاستەقینەکەیمە بۆ ناگیرێ بەس بەهۆی هەڵەی مسلمانێکەوەیە کەوا دێ قسە لەسەر ئیسلامەکە برا خۆشەویستەکەم مەڵێ نازانم باوەڕ بەکانتان کەم شوێن کام مامۆستا بکەوم خۆمە خۆی قسەیەکی باتڵە لە ئەسڵا بەڵام با ئێمە نەبینە باعیسیەوەی کە ببینە فیتنە بۆ خەڵک بابینە مایە ڕەحمەت بۆ خەڵکی والله براکانی من دەربەدەرکردن و دەرکردنی خەڵک لە مزگەوتەکانە و لە مەجلیسی مسلمانانە و لە ئیسلامە زۆر ئاسانە کە بتوانی خەڵک دەرکەی خەڵک دوورکەوێتەوە بەڵام هێنانە ناوەی خەڵک بۆ ئیسلام قورسە ئافرین بۆ ئەو پیاوەی کە لەمەیانە ئیشەکە بەڕاستی واز لەوەی تریانێنێ دێ لەسەر ئەمە ئیشەکەکەوە کەسێک ئەگەر لەسەر دەستت هیدایەت وەرگرێ لە دنیا شۆشی کەتیاتی بۆ تۆ باشە لای خوای پەروەردگار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێکە بۆ غەزوەیەک بۆ سریەیەک سەحابەیەکی بکردایە بە قیاد و بیناردایە یەکەم وەسیەتکەی کرد چییە فەرموو ئەی فەرموو دوای ئەوەی کە نەسیحەتی کرد کە چی بکە و چی نەکا لەگەڵ جێیشەکەی پاشان لەگەڵ ئەو خەڵکەش کە ڕوا بۆ لایەن داوای بانگەوازی لێکرد ئەمجا ئەو بۆ شەڕ ڕۆشتووە کە چی پێ فەرموو ئاگادار بە ئەگەر کەسێک لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگرێ لە حوشتری سوور بۆ تۆ باشترە لە دنیا شۆشی کەتیاتی بۆ تۆ باشترە لای خوای پەروەردگار کەواتە هیدایەت وەرگرتن بە تایبەتی دایک و باوکمان کە سوکارمان ئەمە نزیکترە بۆ ئێمە براکانی من گەنجە تەلەبەی خۆم بوو هەڵسوکەوت و ڕەفتارێکی ناشرین لەگەڵ دایک و باوکی ئەنوان تاوای لێکرد و دایک و باوکی خەریب و حاشایانەکرد لەو دینەی کام لەسەرێتی ڕۆژێکیان دایکی بە گریان و تەلەفۆنی کەوتی مامۆستا وەڵڵای گیرم خوا دەستم کرد تەبعەن زۆر زیرەک بوو ماشەڵڵای لێبێ زۆر ئومێدی خێرم پێ بەڵام هەڵسوکەوت و ڕەفتارێکی زۆر ناشرینی هەبوو لە قسەکردنیا لە ئەدەبیا بەرامبەر بە دایک و باوکی بەرامبەر بە دەوروبەرەکەی خۆی ئەوەی کە ئەم کوڕە پێیوتە بۆ ئەوەی حەق بوو بەڵام بە ئوسوبێکی ناشرین پێیگەیاندەبوو هەمووی ئەوەی کە ئەو کوڕە پێیگەیاندش بۆ دایکی مڕون کردەوە دایکیان ئەمە نابێ ئەمە تووشی شرکەکە ئەمە بەرەو کوفرتە بە ئەم قسانە نایە بیکەیت دوای لە کۆتەت یا ڕەبی ڕەحمەتی خوا لێبێ وەکو ئەو بارەی سەرشانە سوکردم کوڕەکە هاواری لێ ساڵە تەنیشتەوە ئەی دایکە من شەمەوە شانم پێنەوەتی کە مامۆستا پێوتوی دوول لە ڕیبا چەوتی جار ڕۆڵە کەرەکە تو ئاوا پێوتم لەبەرەوە براکانی من زۆر گرنگە ئوسلوبی دعوەکە جاری وایە ئوسلوبی قیتال و دعوە تێکەڵەکرێ
گەنجێکە وازان داواکەشە بێ و ناو شەڕ بکە بۆ بەرامبەرەکەی عەتفێکی هەیە حەماسەتێکی بۆ دینەکە هەیە و یعنی خۆشەویستیەکیشی هەیە گومانی باشیشی پێ برێ بەڵام لە جیاتەوەی کە سوود بگەێنێ زەرەر ئەگەێنێ برا خۆشەویستەکانی من لەبەرەوە زۆر گرنگە ئینسانی مسلمان خۆی سەرقاڵ نەکا بەشتی بێنرخەوە بەشتانێک و دانیشە لە مەجلیسێکا مناقەشە بکە گفتوگۆ بکە مجادلە بکە لەگەڵ خەڵکیە پێی وابێ بەمە ئیسلامەکە سەرەخا و نوێژەکەی فەوتاندوە باوەڕتانە بێ لە ئاسی داعیایە لە نزیکەوە ناسیمە کە لە ئەنتەرنێتا مناقەشەی کردووە لەگەڵ کەسی ملحیدا سەیرم کردووە نوێژەکەی فەوتاوە کاتەکەیم دیاری کرد تا کاتی نوێژەکەی نامەم بۆ لەوتو بە کاکە نوێژەکە و فەوتا بڕۆ وەڵا ئەگەرەمە خوا هیدایەتی با زۆر باشترە لەوەی کە من نوێژەکەم جەمعەکەم دوایی زۆر خەتەرە براکانی من شەیطان ئەم وەسوەسەیە بۆ دروستەکا بۆی کە تۆ دوور خاتەوە لە ئەسڵەکەی خۆت مامۆسای بەڕێزی واشمە بۆ کە دەرسم خوێندەوە لای بانگی داوت مامۆسا لای من کاتی بانگە ئێشتا لای ئەو بانگی نەداو لە ڕێ ئینتەرنێتەوە وتێتی من چیم بیۆم بۆ گری بڕۆ بە نوێژەکە وکە دوای وەرە بۆ لای دەرسەکەت برا بەڕێزەکانم خاڵێکی ترەوەیە کە ئینسان والکەلام فيما لا يعني قسەکردن لە شتێکا کەوا پەیوەندی بە تۆ نییە لە سیفەتی مسلمانی چاک ئەوەیە کەوا شتێ پەیوەندی بەوە نەبێت تەرکی کاوازی لێبێنێ برا جاری وای گوێت گوێی لێ بخەوێنە وازان نەو بیستووە چونکە بە بیستن و بە تەداخولکردن کێشە زیاتر بۆ دروستە بێ حسابات لەسەر خۆ قورستەکەی بەڕاستی هەر لە دنیای کێشت بۆ دروستە چ جاوی کە لە قیامەتیشە دەی وتی گاتەوە بە کەسێکی تر تا لە ئەخیرا دێتەوە بەلای خۆت و فیتنێکی گەورەشە بۆ دروستەکە خاڵێکی تر براکارم والمیراء والجدال ڕیایی و دەمەدەمێکردن حبی ظهور گەورەترین فیتنەیە کە لە نێو بانخوازان و مامۆستایانی شا دروستە بێ هەر کاتێک کە زۆر حەز بە خۆ دەرخستن بوو هەر کاتێک کە زۆر حەز بە گفتوگۆ بووها لە ناو مەجلیسەکان مامۆستا فڵان کەس ماشەڵڵا زۆر ناتقا ماشەڵڵای لێبێ لە هەر مەجلیسێکا دانیشە کەس ناتوانێت ڕوبەڕووی بۆستێتەوە ئیترمە وردە شەیطان فوتیەکا بە خۆت نازانی ئیخلاصیت لە دەستەدەی براکەی من خەلەل لە ئیمانەکە تا دروستە بێ هەتا وا لێ دەیتر خۆت لە هەموو کەسێ پێ ڕاسترە بێ لە کاتێکی شاوان نییە پیاوچاکی ڕەحمەتی خوای لەسەر بێ بەوە ناوبانگی دەکردبوو کەوام مناقەشە کەسا ناکە کەسێک چوو بەلایوسی تاقی کاتەوە تێڕێڵێن تۆ مناقەشە لەگەڵ هیچ کەسێکا ناکەی تی بەڵێ وایە تی دەخمن قەنەعەتم وانییە کەوا بێ تی تۆش ڕاستەکەی یعنی مناقەشەی نەکە لەگەڵ کەسا خەریک و کاروباری خۆمان بین وەڵڵی کە تۆ خەریک و سەرقاڵی کاروباری خۆت بی هەڵەکانی خۆ ڕاستکردەوە دەروبەرەکە و ڕاستکردەوە ئاگاو لە خەڵکی تر نامێنێ برا خۆشەویستەکەی من ئەمەش کیفایەتە بۆ تۆ مکەلەفنی و خەڵکە زۆر لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگێ ئینەکە لا تهدی من ئەحبەبت ئەوەی کە مکەلەفی لەسەر تۆ ما علی الرسول الا البلاغ بەلاغەکە ئەگەیەنی نەک بە زۆر بتوێ کابرا بکەی بەوەی کە تۆ خۆت لەسەر لەسەر و فیکر جاری وایە کابرا بۆ دینەکەش نییە ئەو بیر و بۆچوونەی کە خۆی ئەوێ بە زۆر ئێ بیسە پێنە بەسەر بەرامبەرەکەی خۆیە چۆن شتی وابێ برا پێغەمبەری وای عەلەیهی سڵاتو وسەلام ئەچێتە بەهەشتەوە کەسی لەگەڵا نییە بە تاقی تەنیا ڕوە ئێمە خۆ لە خراپی پێغەمبەرەکانی حاشا لە ڕووی پیرۆزی خەڵکەکە کە شوێنی نەکەوت ئەوان لەسەر باتڵ ئەم لەسەر حەق بووە بەس ئەم پەیامەکەی خۆی گەیاندووە بە تەناچێتە بەهەشت پێغەمبەری وایە پێ ساسان فەرمێت کەوا چەند کەسێک لەگەڵ یاچێتە بەهەشتەوە تۆ کەسێ لەسەر دەستی تو هیدایەت وەرگێ بەرەو ئیسلامەتەکەی ڕاکێشی بە ئەخلاق و ڕەوشتە جوانەکەت بە وتە و گفتاری شیرین لەگەڵ یا ئەمە نیعمەتێکی گەورەی برا خۆشەویستەکەی خاڵێکی ترەوەیە کە والخصومە شەڕکردن و مشتومڕکردن و ئەو سوکایەتیانی کەوا ئەمڕۆکە لە نێو مسلمانە ئەکرێ بەداخەوە کە سیفاتی نیفاق لە خۆیان جێبەجێکا ببێت کە بەخۆی بزانێ کە ئیتر ئیذا عاهد غەدەر تەواو کە ئەگاتە سەر ئەوەی کە لەگەڵ براکەیە کەوتە ناو شەڕێکەوە تا سەری ئەسقان لەگەڵی ئەڕوا نهێنی خێزانیشی هەڵەداتەوە پەنا بەخوای گەورەگریت ئەو سیقەی بە تۆ هەبووە کاتێک کە تێکەڵی ماڵ و مناڵی خۆتی کردووە بەهۆی شەڕ و جیدال و کێشەیەکەوە بۆ تۆ جائز نییە چی لەم لاولا عیبەی ناو ماڵ و مناڵەکەی باسکەی یا عیبەی مامۆستاکە باسکەی کە سیقەی و متمانەی بە تۆوە بووە ئێستا کار گەشتۆتە سەر ئەوەی کەوا سەوتیشی تەجیلەکە بە شانازیشەوە بڵاویشی ئەکاتەوە پەنا بەخوای گەورەگریت جاری وایە گفتوگۆی نێوان مامۆستا و کەسێکە نزیکە لێوە جیاوازە لەوەی کە ناو عاما قسەکە براکانی من خاڵێکی تر قسەکردن بە دەمار و فیزەوە خەڵکێکی لە مەجلیسەکان دانیشێ سبحان الله یەکسە هەستەکەی کە کیبری لێ ئەبارێ لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمیانێ ئەو کەسی کە مسقالە زەڕە کبر لە ناخیا بێ بۆنی بەهەشت ناکە ئەمیش کەوا قساکە ناو خەڵکە پێی وایە لە هەمووی چاکتر و باشترە بە فیزەوە قسە لەگەڵ خەڵکە یعنی بە کورداڵە بێزینای لەگەڵ هەندێک کەسا قسە بکە بۆ مرۆڤی مسلمان ئەم شتە جائز نییە برا خۆشەویستەکانی من ئەوەی کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ئەبێ وەکو مامۆستا فەرمی ئەو پەڕی تەواضعی هەبێ حتا متواضع بی لەناو خەڵکا خوا پلە بەرز دەکاتەوە حتا لودبەرزیش بی خوای گەورە زیاتر ئەوشکێنێ برا خۆشەویستەکانی من خاڵێکی تر دەمپیسی و جوێن و نەفرینکردن لە یەکتری تانەدان لە خەڵک پیشەی هەندێک کەسە زۆر جا لەناو موسڵمانیش ئەمە دروستە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کاتێکا بازاڕ بە بیلال فەرمێ کوڕی عەبدەڕەشەکە دێش سکاڵەی حاڵی خۆی دێنتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام پێ فەرمێ هێشتا جاهیلەتت یا ماوە بۆمان ڕاستەکاتەوە هەڵەکانمان پێڵێ
ئەوان یەکسەر تەسلیم بوون نەهات بڵێ کاکە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت جاهلیەتی تیا ماوە یەکسەر چوو داوای لێبوردنی لە بیلال کرد پەشیمان بۆیە لەسەر سیفەتانی کە تیایە بوو ئینسانی مسلمان لە پێشتر برا خۆشەویستەکانی لە کاتی تووڕەبوونا مسلمانی ڕاستەقینە دەرەکەوێت کاتێک کە تووڕێی ئەەکەی ئالە و کاتا دەرەکەوێت کە ئەم مسلمانە سابڕە یان قسە و جوێن و سوکایەتی و بێڕێزیەکە بەرامبەرەکەی دوایش پەشیمانی دادت نادا چونکە جێگەی برین چاکە بێتەوە لە کوردەواری فەن بەڵام جێگەی قسە چاک نابێتەوە خاڵێکی تر براکانی من زۆر جار هەندێک مسلمانمان هەیە دایمە دەم بەنوکەنووکە دایمە سکاڵای حاڵی بۆ خەڵکەکە لە کاتێکا پێویستە ئەم سکاڵایەنە تەنها بگەینتە لای الله سبحانه وتعالى نەخۆش بۆ تا بەیانی چ دایت نوکەنووکە بەخۆ ئەم شۆ تا ئازا خەوم نیە نەکەوتوێ خۆ کابرای بەرامبەر چی بۆ کرێ ئێمە کاتێک کە باسی سەبری جەمیلمان بۆ کرێ سەبر ئەوەیە کە ئینسان ئارامی گرتووە ناشکری بەرامبەر بەخوا بەرز ناکاتەوە بەڵام سەبری جەمیل عولەما فەرموون ئەوەیە کەوا کاتی ئازاریە بۆ تابیانی بە کەسێک نەڵێ ئەم شۆ تابیانی خەوم نیە نەکەوتووە بە کەسێک نەڵێ کەوا وەڵا بەڕاستی فڵان میحنەت و ناڕەحەتیم بەسەر هاتووە خۆ کابرا هیچی پێ ناکرێ بۆ تۆ براکانی من زۆر گرنگە ئێمە ئاوا تێبگەین لەو دینەی خوای پەروەردگار زۆر گرنگە بە هەنگاوێک هەنگاو بنین گوێ بە خەڵکی نەدەین چیمان پێڵێ ئاوەڕ لە دواوە مەدەرەوە چی لەسەر تۆ قساکە تەسویرێکی بە مامۆستا فڵان کەس ئاوا قسە لەسەرەکە ئێمە ئیشما بەسەوە بێ خەریکی جوابدانەی و خەڵکە بین کە دڵی نەخۆشە لە خۆی تەسویرێکی ناوە بەشێکی قرتاندووە وەکو چۆن لە ڕابردووە من بۆ خۆم شتە لێرە باسەکەمەوە ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لەسەر قەولێکی لەسەری کە ناو تەلەبەکانیان دانیشتووە کاتێک کە ئافرەتێکی جوولەکەی دایانپیسی بۆ نێرم بۆی کە جوولەکەی نێری ئافرەتی دایانپیسی بۆ نێ بۆی کەوا لە ناو خەڵکا فەسحیکە ئەڵێ شافعی ئەم شەو زینا و لەگەڵاکردم کوا پارەکە ئەڵێ چەندێکا لە دوو درهەمەکەی داتێ تا ئێرە ئەم قسەی من گەیەنداوە کۆمەڵێ دڵناخۆشون بڕیویانە وەڵاوە تاوە یەکێکی عیتەمە من لە ژیانمە سەر بە هیچ مەذهب و مەدرسێک نەوتمە لە قورئان و سونەتە بە تێگەشتنی پێشینە چاکەکان هەر شتێ بێ وەریەگرین و ئێمە شوێنکەوتەی ئەوانین و مەذهبەکانیش گەورە و تاجی سەری ئێمە لەگەڵ لەڕێی ئەوانی شۆنە و ئیسلامە چۆن بە ئێمە گەشتووە ئەمە هەڵبژاردن لە ناو خەڵکا کە خوای پەروەردگار سەرمناڵم ئیمامی شافعی ڕەحمەتی بۆ نێردرێ پاداشتی دەسەگرێت سەر چاکەکانی ئەڵێ یەکێک لەوانەی شافعی پەرست ئەوا دووسێ باشە شافعی پەرست ئەعیاذ بالله ئەوە تا باسی شافعیەکە کە چۆن خەریکی زینایە بڕیوەتی و کۆتایی پێناوە باسیەوە ناکە کە چۆن ئافرەتە ئەچێتە ماڵ و ماڵەکەی ئەسووتێ و گەڕی گرتووە پەلە دێتەوە ئیمامی شافعی مناڵەکان تەبەن ئەگەر قەولەکە ڕاستەقینەش دەبێ خوای پەروەردگار خۆی حیفزی بەندە چاکەکانی خۆیەکە قوتابیەکان ئەفەرمون ئیمان بۆچی پێت نەوتینە کە ئافرەتە درۆکە ئەڵێ ئەگەر پێم بوو ئەبوومە دوو بەشەوە بەشێکتان باوەڕتان پێ کردم بەشێکیشتان باوەڕتان بەس ئەوانە لەگەڵ خوای خۆیانە مخلیص بوون گەڕاندێتی وەلای الله سبحانه وتعالى خوا خۆی ستری کردو خۆی پاراستێتی برا خۆشەویستەکانی من بۆی خەڵکێک ئەمڕۆ گەربێت بەس خەریکی جوابدان و جۆرە خەڵکانە بین کاتەکانە بە فیڕۆدەی بەڵام تۆ بەرەو پێش ئەڕۆی هەمیشە و کەسێک کە بەرەو پێش ڕۆی سەرکەوتوو بوو لە هەنگاوەکانیە خەڵکێکی زۆریش حەسادەت و بوغز و قین و ڕق و دوژمنایەتی شەیطان و شوێنکەوتوانی شەیطانیش لەولاوە بۆستێ لەسەر ئەو مسلمانەیە بۆیە خۆت بە خەڵکەوە خەریک مەکە هەوڵ بدە هەنگاوەکانە بەرەو شوێنێ بڕوا کە سوود بە مسلمانان بگەێنی برا خۆشەویستەکانی من خاڵێکی تر ئەوەیە کە زۆر جار کارەساتە بیستین لە ئیعلام و لە تۆڕی کۆمەڵایەتیە کابرا شعر و شانان بەسەر سەرکردەیەکە بەسەر کەسێک کاڵەدا لەبەرەوەی کە پاروێنانێکی حرامی بداتێ پەنا بەخوای گەورە ئاگری ئەمە شێکێکە لەو کارەساتانەی زمان کە ئینسان بەخۆی نازانێت کە محاسبەی سەختی سەگەل لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە زۆر جار زەلیلێکا بەو کەسێک کە بەسەری ئاڵەدەی شعر و شانامە هەڵدامەشانی کەسێکە خەتەرە لە بەتایبەتی لە ڕووی خۆیان برا خۆشەویستەکانی من خاڵێکی تر ئەوەیە کە زۆر جار مەجلیسەکانی بەس تەنها بە گاڵتە و گەپ ڕازێنێتەوە تا بڵێن کەسێکی قسە خۆشە قسە زانە نوکتەی خۆشی لایە مسقالە زەڕە ئیمانی لە ناخی دڵیان یەکەمە نیشانەکانی قیامەتە پەنا بەخوای گەورە ئاگری و هەروە برا خۆشەویستەکانی من گاڵتەکردن بە خەڵک بە زمانی خەڵک ناوچەگەری کە لە نێو کۆمەڵگەی ئێمە دروست بووە ئەمەی کە ئێستا بە چاوی سەری خۆمانە بینین کەوا لە شارێک بۆ شارێکی تر چەندین سەیتەری و چەندین ڕێگەی تایە مسلمانانی ئەم شار قسە بەوەڵێت تەبەن وای لێ هاتووە ناوچەگەری دروست ناو خەڵکە ئەمەی سەردەمی جاهیلەکانە برا خۆشەویستەکانی من هی ئەوروپایە بۆ ئێمە هاتووە لە ئەوروپا تا ساڵی 1991 جیداری عازل لە بینی بەرلین بووە ئەڵمانیا شەرقی و غەربی لێ کردووە لە حربی عالەمی دووەما بە شێوازێک لە 1940 بەدواوە ئەوان ماوەی 50 بۆ 70 ساڵە خۆیان هەساندۆتەوە جارێکی تر ئەگینا ئەچیت هەرواتێکیانەوە سێرەکەی چوومەتە ئەڵمانیا بەشێکی خاکی دانیمارکی داگیر کردووە چوومەتە ئیتالیا بەشێکی خاکی نەمسای داگیر کردووە ئەچیتە هەر وڵاتێک بەشێکی خاکی داگیر کردووە ئەم عەقلیەت و شەڕکردنی و فکرەکە ناو خەڵکا دروست بووە لای ئەوانەوە بۆ ئێمە هاتۆ بە دیاری کاتێک کە ئیمامی عومەر بۆتە پێشەوە ئیمپراتۆری فارس و ڕۆم ڕووخاوە مسلمانێک هەموو سەرانسەری گیانی ئیسلامی گەڕاوە بە هەوەیەکی مسلمانەتیەوە ئێستا ئەوان ئیتیحادی ئەوروپیان دروست کردووە ئەوانە گەڕێن وڵاتەکانی خۆیان و لە هەر شوێنێک کەسی تووشی کێشە بێ هەمووی بەدەمی وڕوا برا خۆشەویستەکانی من هەرچەند تەحسەبهم جەمیعا وقلوبهم شەتى خوای گەورە پیشانمانەدا بە چاوی سەر
دەبرو بێ زۆر وریاوی ئینسانی مسلمان کارێک نەکا کە قبر و قیامەتی خۆی بدۆڕێنێ لە ڕۆژی قیامەتە ئەبوو ئومامی باهلی ڕەزا و ڕەحمەتی خوای سێ فەرمێ ئینسان کاتێک کە دێ نامەی ئەعمال دەستی سەیرەکە کردەوەی چاقی خەڵکی وای تایە لە ژیانیا نەیناسیوە وەک چیوەکو تۆڕی کۆمەڵایەتی ئافرەتێک کوژرا یاخوا دەستی باوکی خۆی خوا دیارە خراپێکی کردووە بەبێ کە بزانین لەسەر چی کوژرا پشکێکی تاوان خستە شانی خۆشت کێشە لە بینی دوو کەسا تۆمەتی مامۆسایە دروست کرا بۆ بانخوازێ دروست کرا دەستیان خۆش بێ مسلمان لە شوێنی بە ناحەق تووشی کارەساتێ بوو دەستیان خۆش بێ ئەمە هەمووی لەسەر تۆ نووسرێ لە نامەی ئەعمالیشا پاداش بۆ نووسێ لە ڕۆژی قیامەتیشە ئێخەتەگەی بە دەمبارەکەی خوای پەروەردگارە با لەو کەسانەمی کە نامەی ئەعمالمان پڕ بێ لە کردەوەی چاقی خەڵک قسەمان لەسەرکەن نەکەوەکو کردەوە چاکانی مە بچێ بۆ لای خەڵکێک لە کاتێکە نەمان ناسیوێتم برا خۆشەویستەکانی من دیارە خاڵەکان زۆر و ئافاتی زمانی زۆر لەوە زیاتر لەگرێ ئینشاڵڵا نامێ لەو زیاتر کاتان بگرم داواکەم لە خوای گەورە لە فیتنەی زمانمان پارێزێ خوای پەروەردگار کار و کردەوەکانمان بۆ چاک بکە یا ڕەبی خوای ئیسڵاحی حاڵمان بکە خوای پەروەردگار خۆشەویستی تەبای زیاتر خاتە نێوانمانەوە یا ڕەبی خوای و مامۆستا بەڕێزانەمان بۆ بهێڵێ سابتیان کا لەسەر دینەکەی کە ئێمەژی ساڵی ئیسفادیان لێ بکەین و ئەم گەنجە جوانانش نمونەیان زیاد یا رب العالمین وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.